بۆچی دوای مانگی ڕەمەزان نوێژ ناکەی؟ بۆچی ئاگاد لە نوێژەکانت نامێنێت؟ نازانی کە لە ڕۆژی قیامەتە یەکەم شتێک کە تۆ بلێی بەرپرسیاری محاسبە دەکرێت لەسەری لێپرسینەوەت دەکرێت لەسەری نوێژەکانتە؟ بە تەمای مردن بی بە تەمانەبێ هەر دەمری بەخوا باوەڕت بە محاسبە هەبێ و نەبێ خۆتی بۆ ئامادەکەیت و نەیکەی هەر ئامادەیە و محاسبە دەکرێی. کەواتە بزانە یەکەم شتێ کە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم کە ئینسان لە ڕۆژی قیامەتە محاسبەی دەکرێ نوێژەکانێتی. بۆیە دەفەرمێ وئین فەسەدەت فەقەد خاب وخەسیرە. من لە صحیح تەرغیب هاتووە ئەوەی نوێژەکانی فەوتاند بێ فەقەد خابە بێگومان تەئکید خابە وخەسیرە دۆڕاوە تیا چووە خەسارەتمەندە. پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم ئەوەی نوێژنەکە دۆڕاوە ئەیتە تۆ هەر بڵێ دڵم پاک. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بێگومان ڕاستەکە نەک تۆ. کەواتە بزانە ئەوەندە بەسە بۆ نوێژنەکەر کە شەرم بیگرێ شەرمەزار بێ بەرامبەر بەخوای گەورە. بیرێک لەمە بکەرەوە خلاف لە بین زانایاندا هەیە تۆی نوێژنەکەر کافری یا کافر نیت. ئەمە عارێک و شەرمەزارێکی زۆر گەورەیە. ئەمە ترسناکە. زۆرێک لە زانایان دەڵێن ئەوەی نوێژنەکە کافرە، زۆرێکیش دەڵێن ئەوەی نوێژنەکە باوەڕی پێ هەبێ کافر نییە بەڵام مستحقی جەهەنەمە. ئەوانش ناڵێن پیاوی چاکە، ئەڵێن کافر نییە بەڵام مستحقی عەزابی خوایە ئەگەر خوا ڕەحمی لێ نەکە. کەواتە ئەمە شەرمە بۆ تۆ. زانایان خلافیان لە تۆدا هەیە تۆ کافر یا موسڵمانیت. باشە هەتاکەی بە خۆتا ناچیتەوە.